گفتوگۆیەک هەیە کە دەوڵەتی تورکیا ڕژێمی تورکیا پیلانێکی هەیە لە پیلانەکەیدا ئەوەیە کە لە ڕێگەی پەرلەمانەوە قەرار لەسەر داخستنی پارتێکی شەرعی لە تورکیا بدا کە پارتی هەدەپێ پارتی دیموکراتێکی گەلان کە ئەم پارتە شەرعیەتێکی قانونی و ڕەسمی و گەلی هەیە چونکە ئەم پارتە لەلایەن گەلەوە هەڵبژێراوە اینجا بە سەدان هەزار کەس دەنگی پێداوە شەرعیەتەکەی لەگەل وەرگتووە هەر بڕیارێک و هەر پارتێکیش کە شەرعیەتی لەگەل وەرگێ ئەوە لەسەروی پەرلەمان و لەسەروی هەموو دامەزراوەیەکە اینجا ئەمە زۆر گرنگە لێرەدا ئاماشە بە خەرقی قانونی بکەین لەلایەن دەوڵەت تورکیاوە ئەگەر بێت و پەرلەمان تورکیا ئەو هەنگاوە بنێت واتە بڕیار لەسەر داخستنی پارتێکی کوردی بدا هەدەپە ئەمە یەکەم خەرقی کۆمەڵێک میساقی نێودەولی دەکا و پێچەوانەی میساقی نێودەولی ڕێککەوتنامەی ڤێنە ساڵ 1969 کە لە ڕێککەوتنامەی ڤێنە لە ڕێککەوتنامەکە کە هەموو وڵاتان یەکێتی ئەوروپا و نەتەوە یەکگرتووەکان و تەنانەت دەوڵەتی تورکیاش واشۆی لەسەر کردووە لە ڕێککەوتنە هەم باس لە مافی ئازادی گەلان و پێکاتەکان دەکات لە ممارەسەی کاری سیاسی لە ممارەسەی کاروباری کەلتوری لە ممارەسەی کاروباری زمان و زمانەوانیدا کە تورکیا لەمێشە ئەم ڕێککەوتنامەیە پێشێل کردووە هەروە ڕێککەوتنامێکی ترمان هەیە ڕێککەوتنامە هێلنسکی ساڵ 1975 لەم ڕێککەوتنامەش دووبارە جەخت لەسەر مافی ممارەسەی سیاسی پێکاتە و گەلان دەکات لە ناو هەر دەوڵەتێکدا بۆیە زیاتر لەوەش لە بڕیارەکانی نەتەوە یەکگرتووەکان جەمعیەی عامەدا هاتووە بە قەرار کە پێویستە بە هیچ شێوەیەک ئیستیغلال یان مۆنۆپۆلی کاروباری سیاسی لایەنێک پێکاتەیەک گەلێک پێکاتەیەک نەکرێت لە ناو دەوڵەتێکی تردا کەواتە ئەوەی ئەم قەرارە ئەگەر بێت و تورکیا پەرلەمانی تورکیا بڕیار لەسەر داخستنی هەدەپە بدا ئەمە جارێ خەرقی قانونی نێودەولی کردووە قانون نێودەولی تێکشکاندووە و هەروەها ئیرادەی شەعبی تێکشکاندووە چکە ئەمە ئەم هەدەپە بەڕای خەڵک بە خەڵک هەڵیان بژاردووە سەدان هەزار کەس ئەمەش دیسانەوە خەرقێکی تری پێشێلکاری مافی مرۆڤ و پێچەوانەی جاڵنامەی جیهانی مافی مرۆڤی ساڵ 1940 و هەروەها ڕێککەوتنامەی ڤێننا و هێلنسکی و قەرارەکانی ئومە متحیدە و جەمعیەی ئامەش هەر خەرق دەکات پێچەوانەی هەموو ئەو قەرارانە دەوەستێتەوە ئەم پێم وایە ئەمە بڕیارێکی زۆر مەترسیدار دەبێ هیچ لە دەوڵەتانی ئیستیعماریش یعنی جورئەت ناکەن ئەمە پەنابەنە ئەو بڕیارە دیکتاتۆریانە و ئەو بڕیارە داپلۆسێنەرانە بۆیم پێم وایە تورکیا بۆ قەرارە ئەو بۆ بڕیارە ئەگەر ئەو بڕیارە دەرکا تووشی گرفتێکی زۆر گەورە دەبێت و تووشی ناکۆکی سیاسی نێو خۆی دەبێت کە بۆ دوجار هەموو گەلی تورکیا بە هەموو پێکاتەکانەوە بە کورد و ئەرمەنی و بە هەموو بە تورک و بە هەموو پێکاتەکانەوە لی زەرەرمەند دەبن چکە کاتێک کە تۆ ماف نەدەی بەگەلێک بە پێکاتێک ئەوە ئیستیقراریەت دروست نابێ ئەم بۆ نمونە دۆخەکە جێگیر نابێ ئەمنیەت دروست نابێ بۆیە ئەمە پێمان وایە ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە مەترسیەکە ئەگەر بێت و بڕیاری داخستنی هەدەپە لە تورکیا سەر بگرێت ئەوە بۆ باشووری کوردستانیشی مەترسی زۆر دروست دەبێت و زۆر بە ئاسانی چۆن دەوڵەتی تورکیا لە ماوەیەکدا پێشتر بەبێ ڕەچاوکردنی سیادەی عێراق بەبێ گەڕانەوە بۆ پێکاتەی هەرێمی کوردستان هێرشی ئۆپەراسیۆنی بۆ سەرگارە ئەنجامدا بۆی هەیە ئەمە دەستکراوەتر دەبێ هێرشی بەردەوام ئەنجام دەدا وەک باشووری کوردستانیش دەکەوێتە مەترسیەوە هەموو لایەنەکان بێنە سەرخەت ئیدانەی ئەو قەرارە بکەن بە هەمویان بتوان فشارێک لەسەر دەوڵەتی تورکیا خود پەرلەمان تورکیا دروستکەن کە ئەو بڕیارە دەرنەکات چکە ئەگەر بێت و تورکیا و بڕیارە دەرکا بێگومان دەستی کراوەتر دەبێت و ئاسانتر دەستی دەگا ئاسانتر داگیرکاریەکەی فراوانتر دەکات وەکۆمەم بینمان ئێمە ئێستا بەردەوام لەژێر داگیرکاریدان پرۆسەی ڕزگاری نیشتیمانی ئێمە ئێستا لە پرۆسەی ڕزگاری نیشتیمانی داینە ئێستا
هەرێمی کوردستان ئازاد نییە بە تەواوەتی هێشتا مەترسی سەر هەرێمی کوردستان و باشووری کوردستان هەیە. دیارە و بڕیارێک کە ئێستا تورکیا داوەتی بە تایبەتی دادگای تورکیا و بڕیارێکە خۆی لە خۆیدا دژی دیموکراسیەت دژی مافەکانی مرۆڤە چونکە هەدەپە خۆی لە خۆیدا بە دەنجی خەڵک سەرکەوتنی بەدەستێناوە و تورکیا ئەگەر بیەوێت دەوڵەتێکی دیموکراسی دەوڵەتێک مافەکانی مرۆڤ جێبەجێ بکرێت پێویستە مافەکانی کورد دەستەبەر بکات بۆیە هەدەپە یەکێکە لەو هێزانەی کە لە کوردستانی باکوور دروست بووە بە دەنجی خەڵک دیارە ڕێبەرایەتی نەتەوەی کوردەکە لەوێ بۆیە ئەوەی کە ئێستا تورکیا دەیەوێت بە هەموو شێوازێک ڕوبەڕووی گەلی کورد بێتەوە لە تورکیای ئەوە بەڕاستی بۆ خۆی دژی دیموکراسیەت و مافەکانی مرۆڤە هەر بۆیە ئێستا سەیدەکە یەکێتی ئەوروپا ئەو وڵاتانەی کە دیموکراسیەتیان تێدا پیادە دەکرێت هەر بە هەموو شێوازێک دژایەتی تورکیا دەکەن چونکە تورکیا هەم زەرەد لە خەڵکی تورکیش دەدا بە تایبەتی گەلانی تورک چونکە من پێم وابێ گەلی تورک ئەوانی ژێستا دژی سیاسەتی ئۆردوغان و سیاسەتی ئەو بڕیاری دادگای تورکیان چونکە هەموو گەلی تورکیا دژی کورد نییە تۆگە سیرکە ئێستا لە ناو تورکیادا کورد و تورک پێکەوە لە هەموو هینەکاندا تێکەڵە ینی لە خوێندنگاکاندا لە زانکۆکاندا لە فەرمانکاندا ئەوەی کە ئێستا بۆتە ڕێگر لە بەرامبەر مافەکانی گەلی کورد ئەوە دەسەڵاتداران و ڕژێمی ئێستای تورکیا نەوە گەلی تورک بەتایبەتی بۆیە هەم ئەو بڕیارەی تورکیا من دەتوانم بڵێم ئەوە زیانێکی گەورە لە ئاشتەوای سرتاسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەدا بە باشووری کوردستانیشەوە من بۆیە لێرە داوا لە سەرۆکاتی هەرێمی کوردستانیش و لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو لاانە سیاسەکان دەکەین بەڕاستی خەڵک بێتە سەر شەقام بە تایبەتی لاانە سیاسەکانی کوردستان کاوەی ئێستا تورکیا بەرامبەر هەدەپە دەیکات ئەوە کارەساتێکی گەورەیە بەرامبەر بە کوردستانی باشووریش ئێمە با پێمانوانە بێت ئەگەر مەسلەی ئاشتەوایی مەسلەی مافەکانی کورد لە تورکیای دەستەبەر نەبێ من لێرەوە دڵنیای دەسەڵاتدارانی کورد دەکەم و لە کوردستانی باشووریشدا کە ئەوانش ڕۆژێک دەبێت تورکیا بە هەمان شێوە پەلاماری کە چۆن ئێستا بارەگاکانی تورکیا لە کوردستاندایە بە ناوی چۆن دەڵێ لێدان لە پەکەکە کە ئێمە پێمانوا بێ پەکەکە هێزێکی نیشتیمانیە هێزێکە نوێنەراتی گەلی کوردەکە لە کوردستانی باکوور و هەر چوار پارچەی کوردستان لە ناو هێزەیدا کۆبووتەوە بۆیە پێویستە هەمومان بەڕاستی داوای ئاشتی بکەین چکە سەردەمەکەی سەردەمی ئاشتیە سەردەمی جەنگ نەماوە سەردەمی خوێن ڕشتن نەماوە تورکیاش بە درێژایی مێژوو هەر لە سەردەمی دەوڵەتی عوسمانیەوە بیگرێ هەتا ئەو لەحزەیە بە ئاگر و ئاسۆن ڕوبەڕووی گەلی کورد بۆتەوە بەڵام هیچی پێ نەکراوە ڕۆژ بە ڕۆژ قەزەی کورد مافەکانی کورد لە تورکیای دەنگدانوەیەکی گەورەی هەیە و ئەوروپا ژێستا پشتیوانی گەلی کوردەکە بۆیە سەردەمی تۆقاندن سەردەمی ئێرهاب سەردەمی لەناوبردن کۆتایی پێهاتووە دەبێت سەردەمی ئاشتەوایی بێت ئەوەی کە دەوڵەتی تورکیا دەیکا ئێستا بە تایبەتی ڕژێمی تورکیا چکە ئێمە ناوێ بڵین هەموو گەلی تورک چکە هەموو گەلی تورک بەڕاستی دژی کورد نییە ئەوەی کە ئێستا دەیکا ئەوە مەسەرەن دەسەڵاتدارانی تورکیایە بۆیە من ئومێدەوارم ئەوەی کە تورکیا دەیکا پاشگەز بێتەوە چکە هەدەپا نوێنەراتی گەلی نزیکەی 20 میلیۆن کوردەکە لە کوردستانی لە باکووری کوردستان ناتوانێت دەنجی 20 میلیۆن کورد خامۆش بکات بۆیە هەدەپا هێزێکە کە ئەوڕۆ بە چین و توێژەکان هەم بە جوتیار بە کرێکار بە مامۆستا بە قوتابی بە فەرمانبەر پشتیوانی ئەم هێزە سیاسی دەکات بۆیە ئەوەی کە تورکیا دەیکات پێم وابێەوە زیاتر تورکیا بەرەو دیکتاتۆریەت دەبات.